ئەم کاتتان باش بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام ڕاستەوخۆ لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست خواردنی گۆشتی سوور و کاریگەریەکانی لەسەر مرۆڤ دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست. بێگومان گۆشتی سوور هەمیشە و بەردەوام لەسەر سفرە و گەشت و گەڕانەکانی ئێمەی مرۆڤی کورد حزور و ئامادەگیەکی بەرچاوی هەیە و زۆر جار ئەتوانین بڵێن هیچ میوانداری و هیچ گەشت و گەڕان و هیچ چوونە دەرەوەیەکمان بەبێ خواردن و ئامادەگی گۆشتی سوور ئەنجام نادرێ و بەڕێوە ناچێت. واتە بوونی گۆشتی سوور و خواردنی بەکارهێنانی بۆ تێکێک لە پێویستیەکانی سەر هەموو سفرە و خوانێکی تاک و خێزان و عائیلەی کوردی. لە ئێستاشدا کە بەرە و وەرزی بەهارە ڕۆین چوونە دەرەوە و گەشت و گەڕان و سەیرانەکانمان تەپە دووکەڵ و کەبابکردن دەبێتە یەکێک لە سیما و مۆرکە دیارەکانی ئەم وەرزە. ئێمە لەم بەرنمەیەدا بە میوانداری شارەزایەکی بواری ڤێتەرنەری و شارەزای بواری خواردنی گۆشت بزانین ئەو کاریگەریە ئیجابی و سلبیانە یا ئەو جۆر و بڕ و ڕێژەی کە پێویستە مرۆڤێک لە هەفتەیەکدا لە مانگێکدا لە ڕۆژێکدا لە گۆشتی سوور بەکاری بێنێت لە نێو سفرە و خواردنەکانیدا چەندە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دەشتی ئەمین پزیشکی ڤێتەرنەری و دکتۆرا لە بواری مایکرۆبایۆلۆجیم کردووە. زۆر بەڕێز دکتۆر دەشتی ئەمین زۆر بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونت بەرنامەکەت ڕازاندەوە. زۆر سپاس بۆ قسەی جەنابەت چیە لەسەر سەرەتا گۆشتی سوور مرۆڤ چ بەرخورد و مامەڵەی لەگەڵ گۆشتی سووردا بکە؟ بەڵێ دیارە گۆشتی سووریش هەروەکو هەموو خواردنێکی تر پێکاتەیەکی سەرەکی خواردنە بە تایبەتی لە ژیانی مۆدێرنیشە کە ئێستا مەسەلەن جیان کەشەی سندۆ گۆشتی سوور بووە کاڵایەک مەسەلەن وەکو زمانەکانی پێشتر مەسەلەن پریهیستۆریکەل تایم هەبوو ئەو کاتێک کە مرۆڤ دەستی کرد بە ڕاوکردن لەو کاتەوە گۆشتی سوور هاتە سەر سفرەی مرۆڤ لەو کاتەوە بەردەوام لە گەشەکردنا بوو تەواوی لێ هاو مەسەلەن ژیان پێشکەوت ئیندەستری بڵێن سەنەعات پێشکەوت کاتە گۆشتی خاو و گۆشتی ئامادەکراو هەبوو تر بۆ شێوە پێشکەوت تەواوی لێ هاو گۆشت بۆ بە پێداویستێکی ڕۆژانە. زۆر باشە. مرۆڤ مامەڵەی تەندروست لەگەڵ گۆشتی سوورە یان بۆونە بەکارهێنانی تەندروست خواردنی تەندروستی لەگەڵ گۆشتی سوورە کامەیەوە بێ بە چه مامەڵەیەک بە چه خشتەیەک بە چه ڕێگایەکی دروست مامەڵە لەگەڵ گۆشتی سووردا بکە؟ بەڵێ خۆمە بڵێم ئەم لایەنە فرەتەوەرە یعنی تۆ ئەبێ چەند لایەنێکی هەیە گۆشتی سوور مەسەڵەن من کە بەکارهێنەرم مامەڵی من لەگەڵ گۆشتا بەسەوەی بڵێن بیخۆم بەکاری بێنم بەس پێش ئەوی کە تاگات دەسی من مامەڵی چۆن پێوە کرێ ئەمە بابەتێکی ترە. بڵێ وەکو خەڵکی وەکو بەکارهێنەر گۆشت پێگاتێکی سەرەکیە بەنگلیزی توانین پێڵێن لە ڕووی قیمەتی بایۆلۆجیەوە پێوترێت سوپەرفود یعنی خواردنێکی زۆر بەهێست چونکە بڕێکی زۆر لە پرۆتینی تایە بەیم ئەم باسی گۆشتی سوورەکەین ڕێژەی لە سا 5 بۆ 10 چەوری تایە لە سا 25 بۆ 50 پرۆتینە کالۆریکی کەمی تیا و ما باقی کەمێنێتەوە ئاوە لەبەر ئەوە مامەڵەکەمە گۆشتی سوورەوە لەبەرکە گۆشتی سوور لە سەرچاوێکی زیندۆیت مەسەن لە ئاژەڵەوەیت ئەوەی کە پێویستە لەسەر بەکارهێنەر کە دڵنیا بێلێ کە سەرچاوەکەی کوێیە کە ئایا پاکەیاننا مۆرکراوە لە چ لایەنێکەوە هاتووە دوای ئەوە لەکوێ هەڵەگیرێت چۆن هەڵێگرێ مەسەر نای خۆی خزنێکە بۆ شێوازی لەنانەکەی ئەمان هەمووی دەورەبینێ لەوەی کە مامەڵی تەندروستی پێوە بکرێت یعنی تەنها یەک مەسەلەیەک یاسانیە بۆ بەکارهێنانی تەندروست چەند بن فرە لایەنە بابەتە. زۆر باشە. ئێمە زۆر جار بە حەزەرەوە سەیری گۆشتی سوورە خۆین پێمان وایە گۆشتی سوور دوژمنمانە پێمان وایە گۆشتی سوور هەر بیخۆین یەکسەر جەڵتە تووشمانە بێ واتە نەخۆشەکەوین زەرەر و زیانێکی زۆری هەیە. ئایا ئەم جۆرە تێگەشتنە هی ئەوەیە کە ئێمە ڕێژەیەکی زۆرە خۆین یان هەر بەڕاست دەگەر ڕێژەیەکی کەمیش بخۆین گۆشتی سوور زەرەرە؟ ئایا گۆشتی سوور دوژمن و وەکوڵێ دژی مرۆڤە یان ئەوە ئێمەین خۆمان دژی خۆمان کە نازانین خشتە و پلانی دروستی خواردنەکە چۆنیە؟ بەڵێ خۆی هەموو خواردنێک هەموو شتێک کەسێکی خوا لایەنی باش و خراپیە گۆشتی شتێکێکە لەو شتانە خۆی خواردنێکی زۆر بەسوودە بەڵام وەکو هەر شتێکی تر زیاد بەکارهێنانی لە حەدی خۆی کاریگەری خراپێ بێت بەڵام گۆشت یەکێکە لە خواردنە سەرەکیەکان خواردنێکی زۆر بەسوودە ئەوە نییە کە وەکو بڵێنەوە تێگەشتنەوەی کە هەیە کە گۆشتێکی خراپە و ئەبێ کەم بیخۆیت و یا چۆن یعنی ئێمە کە لە کۆمەلگەی خۆماناتر گەشتنەمان هەیە ئێمە بڵێن کە کۆمەلگەیەکی ڕۆژ هەڵاتین مقارنێکی بە کۆمەلگەیەک و ڕۆژ ئاوایەکان ئەوان گۆشت لێمە زۆر زیاتر دەخۆن
بەڵام نەخۆشی دڵ و کۆلسترۆڵەکانیان کەمتر لە ئێمە بۆ ئەوان بە شێوەیەکی تەندروستتر دەیخۆن وهروەها سەرچاوەکانیان لەوانەیە سەرچاوێکی پاکتر بێ هەرچەند لایمەش هەمان شت هەیە ئەمان سەرچاوە هەیە لەبەرەوە مەوەستم لە ئەو تێگەشتنی کە هەیە گۆشت کە شتێکی خراپە شتێکی وانە خۆی بەنسبەت ئەوەی کە گۆشت چەندێ بخورێت بە شێوەیەکی گشتی هەموو مرۆڤێک هەموو چیلۆیەک لە وەزنی مرۆڤ پێویستی بە 1 گرام لە پرۆتین هەیە ڕۆژانە مەسەلەن ئەگەر تو 70 کیلۆبی بۆ نمونە کەسێکی ئەڤێرەج یعنی کە 70 کیلۆ بێ پێویستی بە 70 گرام لە گۆشت هەیە لە ڕۆژێکە لە پرۆتین هەیە لە ڕۆژێکە خواردنی 100 گرام ڕۆژانە گۆشتی سوور 50 گرام لایەنی کەم 50 گرام گۆشتت پرۆتینت بۆ دابینەکە کاواتێکێکە لە پێکهاتە سەرەکیەکان لە خواردنەکە مرۆڤ پێویستی پێ هەیە وەروەها بۆ مەسەلەی بێجگە لە پرۆتین چەند خواردنێکی زۆر بەسوود هەیە ئەو خواردنێک کە سەرەکین بۆ ژیانی مرۆڤ بۆ نمونە کۆڵینی تایە سلینیۆمە پۆتاسیۆمە کریاتینە زینکە ئەمانە هەمووی لە میتابۆلیزم بڵێن زیندەکردار لە زیندەکردەکانی لەشی مرۆڤ دەورێکی کاریگەری هەیە لەبەرەوە خواردنی گۆشتی سوور پێکاتێکی سەرەکیە لە خواردنی مرۆڤ پێویستە مرۆڤ ڕۆژانە 100 گرام ئەتوانێت کە تاکو 100 گرام کە نۆرماڵە بیخوات جەنابەت فەرمووت کە ئەوروپیەکان ئەوان بە ڕێگایەکی تەندروست دەیخۆن بۆیە نەخۆشیەکانی کۆلیسترۆل و زۆر شتی دیکەیان زۆر بە کەمیتیا دەردەکەوێت کامێ ئەو ڕێگە تەندروستە کە ئێمە تا ئێستا نەمانتوانیوە بۆ ژیانی خۆمان تاقی بکەینەوە و کاری پێ بکەین ڕێگەی تەندروست چۆنە مەسەلەن لای ئەوان بڵێن ڕۆمیت گۆشتی کاڵ کە سەرچاوی پاشی گۆشتە ئەوان ڕۆژانە بەکارێنن لە خواردنی مەسەلەن ئەو وەکو بڵێن وەکو لای خۆمان پێڵەن گۆشت برژانن ئەوەی کە لای خۆمان هەیە بەڵام سەرچاوەکانی ئەوان چییە ئەوان ئێستا زیاتر پشت بە چییە بەشن بڵێن لە دوای سەردەمی سەناعەتەوە کە سەناعەت پیا بوو حەقلەکان پیا بوون بەرەو چی ڕۆشتن ئەوان بەرەوە ڕۆشتن کە ئاژەڵ لە چیا بەخێوکرێت لە فارمان لە حەقلا بەخێوکرێت و پرۆتینی بدرێتێ و عەلەفی بدرێتێ بەڵام دوایەوە هاتن بەرەو ئەوەی کە زانیان ئەمە شتێکی باش نییە چونکە مرۆڤ دایما لە سەرچاویەکی سروشتیەوە خواردنەوەگرێ باشترە گوڵەوەی کە لە سەرچاوی دەستکردەوە بێ چونە بەر بڵێن ئەو ڕێگان گۆڕی چونە بەر ستی سروشتی بڵێن بۆ خواردنە ئەوترێت ئۆرگانیک فود مەسەلەن ئەو مەڕە یا ئەو بەرخەی کە لەسەر گژوژیا ئەلەوەڕێ گۆشتێکی باشتری هەیە لە ڕووی بیۆلۆجیەوە بە گۆشتەکەی ئۆرگانیک یعنی ئۆرگانیک یعنی سەرچاوی سروشتی هەیە ئەمە گۆشتێکی زۆر باشە خۆشبەختانە لای ئێمە زۆربەی گۆشت کە ئەو سەرچاوی هەیە هەمان بڵێن لە ئەوروپا پێش هەستیان بۆ کرد کە ئەو شتە هەیە چۆنڵێ سەنعەتەکان گۆڕی بەو شێوەیە گۆشتی تەندروست ئەوەیە کە سەرچاوەیەکی زانراوی هەیە مەسەلەن ئەزایم ئاژەڵ لەکوێوە هاتووە لە شوێنێک کە نەخۆشی تیانە کە دەرمانی نەدراوەتێ مەسەلەن چونکە خۆتەزانی پێداین دەرمان بە ئاژەڵ بە شێوەیەکی ناتەندروستی نازانستی کە چونکە ئەو دەرمانە مێنێتەوە لە گۆشتەکە لەوانێک کە مرۆڤ خوارد بەشێک لەو دەرمانە لە گۆشتەکە مابێتەوە بەڵام لەوێ ئەو لە ئەوروپا ئەو شتانە زۆر کۆنتڕۆڵ کراوە لای ئێمەش مەسەلەن حکوومەتی ئێرەم زۆر هەوڵیاوە ئەو شتانە بە شێوی کابەیاسا کۆنتڕۆڵی گات بەشێکی تر لە ئەوانەی کە واکە گۆشت کواڵتێکی باشتری هەبێ ئەوەیە کە هەڵگرتن و نەخڵکردنەکەی مەسەلەن کە سەر ئەبڕێت ئایا لە شوواڵە ژیرێ ئایا چۆن نەخڵەکرێ ئاگا تاگواتە لای تۆ ئایا شێ مامەڵە بەم گۆشتەوە کات ئەوان هەمووی دەوری هێلۆی کە گۆشتە گۆشتێکی تەندروست بێ یان نا زۆر باشە کاریگەریە ئیجابی و سوودبەخشەکانی گۆشت خواردن لەسەر مرۆڤ ئەگەر بە ڕێگایەکی تەندروست بە شێوازێکی دروست و تەندروست گۆشتی خوارد و بەکاری هێنا کامانن ئەو سوودە تەندروستیانەی بۆ مرۆڤ و ئەو کاریگەری ئیجابیانی کە لەسەر جەستە و لەسەر تەندروستی مرۆڤ جێ هێڵێ بەڵێک و پێشتر ئاماژەم پێگر گۆشتی سوور بڕێکی زۆر لە پرۆتینی تیا کە ئێمە پێویستمان بە ڕۆژانە پرۆتین هەیە بۆ ماسوولگەکانمان ینی ماسوولکە ئینسان پێویستی بە پرۆتین هەیە بۆ ئیدامەکردن ڤیتامین یعنی سەرچاوەیەکی دەوڵەمەندی ڤیتامینە بە تایبەتی ڤیتامین B6 B12 ئەم ڤیتامینە زۆر پێویستن بۆ گەشەکردنی خوڕەکەکانی مرۆڤ خوڕەکەی سوور مۆسم بۆ خوێن بێجگە لە گۆشتی سوور یعنی لەشی مرۆڤ خۆی ناتوانێت بە ڤیتامین دروست کات وەروەها ئەو بەکتریانەی کە لە ناو ڕێخەڵەی مرۆڤایە خۆیان بەکتریا ئەو پرۆتینە ئەو ببوورە ئەو ڤیتامینە دروست ناکەن لەبەر ئەوە سەیرەکەی گۆشتی سوور سەرچاوێکی زۆر دەوڵەمەندە بەچی بە ڤیتامینەکان کەوانی کە زۆر پێویستن بۆچی بۆ دروستکردنی خوڕەکەی خوێن هەروەها
ئاسن بەلایانی کەم لە 100 گرام گۆشت لە 120 پێداویستی ڕۆژانی ئاسنی تێدایە کە ئاسن خۆتان نازان ئاسن پێکاتێکی گرنگە بۆ لەشی مرۆڤ بۆ دروستکردنی خوڕەکەی سوور مەسەڵەن بۆ خوێن بڕێکی زۆر زینکی تایە زینک ئەویش زۆر دەوری هەیە لە مەسەلەی جیهاد بەقوڵکردنی جیازی مەناعی ئینسانە بەرگری لەشی مرۆڤ بڕێکی زۆر لە هەندێک مادەی تێدایە کە گرنگە نۆکو سەرتا باسم کرد بۆ مەسەلەی میتابۆزی دەکردەکانی لەشی مرۆڤ کەوا کاتۆ بتوانێت وزەیەکی باشە دەستکەوێت لەو خواردنی ترکەی خۆی بەجگە لە گۆشت فسفۆری تا خۆتان نازان فسفۆری چۆچێتە پێک هاتە فسفۆر پۆتاسیۆم چۆتە پێک هاتی ئێسخانەکانی لەشی مرۆڤەوە کەواتە یعنی بە شێوەیەکی گشتی ئەتوانێت بڵێ گۆشتی سوور پێکهاتێکی چڕە لە بەهایشی خۆراکی زۆر بەرز کە لەوانەیە لە هیچ خواردنێکدا دەست نەکەوێت سەرچاوی ڕۆژی بێ بە نمونە یا سەرچاوی گۆشتی سپی بێ لەبەرەوە سەرچاوی زۆر دەوڵەمەندە بە پرۆتین بە ڤیتامین بە کانزاکان کە پێویستن بۆ لەشی ئێمە وەروەها هەندێک چاوریتە کەمیان ڕێی جیاوازی لەسەرە مەسەلەی چاوری تێر و ناتێرەکان بەعام بڵێن بە شێوەی گشتی کۆلێسترۆڵ هەندێک پێیان وایە کە کاریگەرێکی وای هەندێک پێیان وایە کاریگەرێکی زۆری هەیە لەسەر لەشی مرۆڤ مەسەڵەن بۆ نەخۆشیەکانی دڵ بۆ ڕەقبوونی خوێنبەرەکان ئەو چاوریەی کە لە گۆشتی حیواندا هەیە بە تایبەت ئەو بەز و چاوریە سپی کە بە گۆشتی حیوانەوە هەڵواسراوە دەگوترێەوە زۆر کاریگەریەکی باشی هەیە بۆ مرۆڤ تەنانەت لەو ڕۆنەی کە خۆمان بەکارێن باشترە ئایا ئەمە شتێکی وایە بەڵێ ئەو چاوری نەرمی کە جەنابە باسەکەیت ئەویان چاوری دووژی مەڕە ئەوە دووگە ئەوزانم بەستە لەوەیە ئەوی تریش کە ئەوە تا ڕادەیەک هەر بە گۆشتەکەوەیە سپیەکی تێری جوانە ینی چاوری زۆر پێوە نیە بەڵام ئەویش بریتە لە چاوری بەڵێ چاوریە خۆی ڕاستی مەسلەی دووگەکە ئێستا بنەوەی کە توێژەرانی لەسەرەکەن بۆیان دەرکەوتووە کە هەندێک چاوری بە سوودی تێدایە چونکە لە دەرەجەی ژوورە یعنی لە 25 دەرەجە لە 30 دەرەجە چاوریەکی شلە بەعکسی چۆرەکانی ترەوە کە لە 25 دەرەجەی گەرمیە چۆرێکی ڕقن ئەم چۆریە پیان وایە هەندێک کۆلسترۆڵ ئەتوێنێتەوە بڵێن کۆلسترۆڵی باشی تایە کۆلسترۆلی چڕ یا HDL ئەڵێن هەندێک ئەڵێن بۆ باشە بۆ مەسەلەی دڵ بۆ مەسەلەی خوێنبەرەکان بۆ مەسەلەی کەمکردنەوەی چۆری تر لە ناو جسمی ئینسانە زۆر باشەوە باسمان لە کاریگەریە باش و سوودە باشەکانی گۆشتی سوور کرد لەسەر تەندروستی مرۆڤەکە بە شێوازێکی دروست و تەندروست بە ڕێگایەکی دروست بەکاری بێنێ کامانن ئەو کاریگەریە سلبیانەی کە مرۆڤێک بە هەڵە بەکارهێنان یا بە زۆر خواردن یان بە ڕێگەی غەڵەت بەکارهێنانی گۆشتی سوور جەستە و تەندروستی خۆی ڕوبەڕووی ئەو زیان و نەخۆشیانە بێتەوە ڕاستە بەس سەرەتا حەزەکەم پێشووی جاوی پرسەری جەنابە بەمەوە باسی گۆشتی تەندروستکەین مەسەڵەن گۆشتی تەندروست چییە بەچیا بزانم گۆشتە باشە یان نا سەرەتا لە چیەوە دەست پێکات لەسەر چاوە دەست پێکات ئەم سەرچاوی لەکوێوە هاتۆم گۆشتە ئەم مەسەڵەن ئاژەڵ لەکوێوە سەر بڕام ئایا پزیشک فاسی کردووە یان نا ئایا هەڵگیراوە بە شێوەیەکی باش و ئایا چۆن گوازراوەتەوە ئەمانە هەمووی دەوری هەیە لە مەسەلەوەی کە ئەو گۆشتە گۆشتی تەندروست بێتنا وەروەها ئەو کەسێک کە بە کرێکارەکان کە ئیشەکان لەسەری ئایا لایەن تەندروستیان باشە هەڵگری نەخۆشینی خۆیان ئەمان هەمووی دەوری هەیە بۆی زۆر باشە کەواتە باسی ئەو ڕێگە دروستانە بکەین یام ئەو ڕێگە نادروستانە کامانن کە لە بەکارهێنانی گۆشتی سووردا جەستەی مرۆڤ ڕوبەڕووی خۆشی و جۆرێ لە ئازارە بێتەوە سەرەتا و گۆشتە بێت سەرچاوی باشیە بێ کوتم ئەبێت ئەو گۆشتە لە شوێنێک ڕابێت مۆر کرابێت چونکە گەر مۆر نەکرابێت خۆتە دەزانێت ئەو گۆشتە لەوانەیە فەحس نەکرابێت لەوانەیە باش هەڵ نەگیرابێت لەوانەیە ئاژەڵێکی پیر بێت مەسەڵەن وەروەها وەکتوێک و بەکارێنە دەبێت دڵنیا لێ بێت نەخۆشی پێوە نییە لەوانەیەوە ئیشی بەکارێنە نەبێت کە بزانێت نەخۆشیان ناوە ئیشی ئەو کەسەیە کە ئەیفرۆشێت کە لەکوێوە هاتووە بۆی وەروەها مامەڵی تەندروستەوەیە کە بڕێکی زۆر لە گۆشت نەخورێت یعنی هەموو بڵێن کەمیەتەکەی ڕۆژانە 100 گرام بۆ ئینسان کیفایەتە لە گۆشتکە بیخوات 100 گرام یعنی مەسەڵەن کاتە بڵێ دووشیش گۆشت بەو شێوەیە کیفایەتە بۆ ئینسان زۆر خواردنی لەوانێ بێتە هۆی تێکچوونی کەدە و هەرسوو کێشێ ڕیخۆڵە و ئەو بابەتانی کە علاقەی بە مەسەلەی هەزمکردنەوە هەیە کامانن ئەو خۆراکانی کە ئێمە پێویستە لەگەڵ گۆشتی سووردا بیان خۆین تا هاوسەنگی بۆ جەستەمان بۆ تەندروستیمان دابین بکەن بەڵێ خۆدەنزان گۆشت بەشێکی زۆر لە پرۆتین تێدایە لەبەرەوە خواردنی ئاو لەگەڵ گۆشتا بڕێکی پێویست لە ئاوا شتێکی زەرورە چونکە ئاواکە هەزمکردنەکەی ئاسانەکات وەرەوە خواردنی سەوزە ئەو شتانەی کە ڕیشاڵیان زۆرە چونکە هەزمکردنی گۆشت لەوانەیە کە دارێکی قورس بێ
ئەگەر هەڵ بدرێ سەوزێکی لەگەڵا بخورێت کە ڕیشەڵی زۆری تێدا یارمەتیە بووی کە ئاسانتر هەڵمی کات. زۆر باشە. دکتۆر دیاردەیەکی ناشرین هەیە فرۆشتنی گۆشت لەسەر شەقامە گشتیەکان لەسەر ڕێگە دوورەکان بەبەر تیشکی خۆر و تەپ و تۆزی سیارە و اینجا تا ڕادێک گەرنتی نییە کە ئەم گۆشتێکی تەندروستە مۆر کراوە لایەنی ڤێتەرنەری بینیوێتی پزیشکی پسپۆر بینیوێتی یانە ئەم دیاردەیە چ کاریگەریەک بەجێ هەڵێت کامەیە ئەم کاریگەری خراپەکانی ئەم دیاردەیە؟ بەڵێ ئەو گۆشتێک لەسەر جادە فرۆشرێ هەڵبەت گۆشتی گەندروست نییە بەڕای من چونکە ئەو کەسەی کە ئەیفرۆشێت زانەی لەسەر گۆشتەکە نییە یعنی تەنها هەوای لەسەر سەرێبڕێت و ئیفرۆشێت فەحز نەکراوە لەوانەیە تەمەنێکی زۆری هەبێت لەوانەیە نەخۆش بێ لەوانەیە کەسەکە خۆی هەڵگری نەخۆشیەک بێت کە ئەویشەیە کە سەرێ بڕێ دەستیان لە گۆشتەکە لاانە نەخۆشکە بگوازێتەوە بۆ کەسی بەکارهێنەر لەبەر ئێمە ئەوکو پزیشکی ڤێتەرنەری نەسیحەتی خەڵکەکەین کە ئەو گۆشتە خوانی لێلایەن بەکارهێنێن نەیکڕن هەرچەند هەرزانیش بێ هەرچەند هەرزانیش بێ خۆ هەرزانی گرنگ نیە لەوانەیە تۆ بە هەرزان بکڕی دوایی زەرێکی تەندروستی زۆر بکەیت چەند قاتیەوە تۆ سەرفی لە خۆدا بۆچی تا ئێستا نەتوانراوە ئەم دیاردەیە بنە بڕ بکرێ ئەنی لە کاتێکا کە بە ئاشکرا بینرێت بە بەرچاوی خەڵکەوە تە شتێکی نهێنی نییە ڕاستیەکەی بەردەوام هەڵی قەدەغەکردنی دەرێ بەڵام ئەو شتە کۆنتترۆل ناکرێت چونکە تۆ قەدەغەیەکی لە شوێنێک لە شوێنێکی کەسێک دایانێتەوە یعنی بەردەوام لە هەڵی قەدەغەکردن بەڵام کۆنتترۆل ناکرێت بەڕای من ئەو شتە چونکە مەسەلەن ئەو کەسانی کە ویشەکەن زیاتر فرسەت لە کاتی سەیرانەکانە لە شوێنێکی قەرەباڵغی و مەسەلەن ئەو کاتی کە تیمەکان دەرناچون بۆ گەڕانە و کاتە زیاتر ئیفرۆشتن و گۆشتە خەڵک تا چەند پێویستە ڕێنمایی هۆشیاری هەبێت لەبارەی ئەو مۆرەوە ئەو مۆرە چ گرنگتیەگەدا بەو مرۆڤەی کە بەکارهێنەری ئەو گۆشتی ئاژەڵەیە لە ڕووی تەندروستیەوە ئەمۆرە گرنگی ئەوەیە کە ئاژەڵە فەحز کراوە لایەن پزیشکی ڤێتەرنەریەوە کە سەرچاوی پاکی هەیە کە بە شێوەیەکی باش هەڵگیراوە بە شێوەیەکی باش گوازراوەتەوە وەرەوە ئەو کەسانی کە ئیشەکەن لەسەر مەسەلەی گۆشتە هەمووی کەسی تەندروستن هەمووی کاری تەندروستیان هەیە کەڵگەری نەخۆشی نین کە نەخۆشی ناگوازنەوە بۆ گۆشتەکە و بۆ بەکارهێنەر زۆر باشە ئەو تیشکی خۆر بەردەوامدانی لە ئەم گۆشتە وە تەپوتۆزی جادە و سیارەکان حتا دووکەڵی سیارە و یان بوونە لە شوێنەکانە چ کاریگەریەک لە گۆستە گۆشتەکە بەجێڵێ یام ئەمە هەر خودی ئەوەیە کە مۆری پێوە نیە مەبەستمەوەیە ئەگە ئەم گۆشتە مۆری پێوە بێ بەڵام تیشکی خۆر و تەپوتۆز دەیدا کامەیە و ئەگەر مۆرەکەشی پێوە نەبێ و ئەمەشی پێوە بێ هەڵبەت و گۆشتێکە مۆر کراوە پزیشکی ڤێتەرنەری فەحسی کردووە بۆیە مۆر کراوە مەبەستمەوەیە ئەگەر مۆریش کرا بێ بەڵام تیشکی خۆر و تەپوتۆز چ کاریگەریەک لەسەر گۆشتەکە جێڵێ وەکو پێم وتی مەسەلەی هەڵگرتن و گواستنەوە ئەگەر مۆریش کرابێت و لەبەر خۆرادا بنرێ ئەو گۆشتە بۆ هێ تێکچێت بۆیە بەکتریا گەشە بکات لەسەری کە تۆی خۆی تەسەممی پێکەیت یعنی هەرکە مۆرکراوە مەرج نییە مەتر تۆ بەکاری بێنی هەروە بێ بزانین لەبەر خۆرادا نەنراوە لەبەر تەپوتۆزان نەبووە لەبەر گەرمایان نەبووە مەسەلەن هەڵگرتنەکەی لە شوێنێکی شیاوا بووە لەناو سەلاجیا بووە ئەمان هەمووی دەورە بینی لەکە گۆشتەکە دڵنیا بێت لە گۆشتەکە چۆنە یعنی بێ مۆر کرابێت و بە شێوەیەکی باش هەڵگیرابێت زۆر باشە دکتۆر گۆشت زیاتر لە ناو شلە و کوڵاندن ئەوەی کە خۆمان پێڵێن ناو شلە سوود و کاریگەری باشی هەیە بۆ مرۆڤ یان بەو شێوە برژاندن و سوورکردنەوە یان کەباب و ئەوەی کە لایەنی دووەمی پێڵێن کامیان تەندروسترە کامیان باشترە بۆ تەندروستی مرۆڤ بەڵێ خۆی گۆشت باشترین ڕێگا بۆ خواردنی گۆشت بە شێوەی برژاندنە ینی لە کوڵاندنەکە باشترە لە کوڵاندنەکە باشترە چونکە قیمەتە هیزاگەی لە دەست نایات بەڵام کوڵاندن خواردنەکە ماشی زۆر مەسەن بیزاقنی و ساعتە کوڵێت ئەمە واکە کە چی بەها خۆراکەکانی هەیە بەشێکی لە دەست بات کە بەشی لە دەست بایانی تۆ کەواتە ئیسپادێکی تاوە لە گۆشتە ناکەی چونکە زۆر لە کارەیە بڵێن زۆر کارلێگەی لە کاتی کوڵاندنەوە ڕۆیان مەسەن ئۆکساندن ئەو خواردنە ئۆکساندنی بەسەرای بەسەر هەندێک لە مادەکانی ناویە تۆ ئیسپادەی لێ ناکەی بە تەواوەتی مەسەن بەعزە ڤیتامینەکان بە کوڵاندن تێکەچن یا هەندێک لە مادەکانی تر بە کوڵانەکە خراپ بن بەڵام بە برژاندن خۆت زانین کوڵاندن لەسەر و سەوەیە وانە تاکو یا سەر و سەوەیە بەڵام برژاندنەکە لەوانەیە 70 تا سە بێ ناو گۆشتەکە لەوانێت 50 دەرەجە گەرم بێ 70 دەرەجە گەرم بێ لەبەرەوە خواردنەکانی تێک ناچێت بە شێوەیەکی بەرچاو زۆر باشە بۆچی زۆربەی جار لە سەیران و گەشتەکانماندایە لە ئەنجامی زۆر گۆشت خواردن و کەباب خواردن هەندێک لە مرۆڤەکان تووشی چەڵدە بن جەڵدە لێیانەدا ئەمە پەیوەندی بە گۆشتەکەەوە هەیە یان پەیوەندی بە زۆر و ڕێژەی خواردنەکەەوە هەیە بەڵێ دیارە کەسێک ئەو حاڵ نەخوازڕۆی بەسەرایەت خۆی پێشتر کێشەی هەیە یعنی ئەو داقی بەی گۆشتەکە وای لێ نایە ئەو کاتە خۆی کێشەی کۆلسترۆلی هەیە کێشەی دڵی هەیە بەڵام
لە کاتی خواردنی گۆشتەکە لەوانەیە کۆلێسترۆڵەکەی زیاتر کات بەرزتر بێتەوە سۆری خوێنی زیاد بکات لەوانەیە زۆر سوێری بکات کەمەوە کات زەختی بەرز بێتەوە کەسە لەبەرەوە تێگەشتنە بەڕێ من هەڵەیە کە تۆ بڵێیت ئەو کەسە بۆی گۆشتەوە جەڵدە لێیاوە ئەوە شتێکی کرۆنیکە شتێکی درێژخایەنە مزمینە کە بەردام و نەخۆشیە بە بەردام گۆستێکی زۆری خوارد بەردام چۆرێکی زۆری خواردەوە لەوانەیە سوێرێکی زۆری خوارد بێ ئەوە کاریگەرەکە زیاتری ئەو کاتە خۆی پێشتر پێشینەیەکی هەیە پەیوەندی بە گۆشتەکەەوە نییە بەڵام گۆشتەکە توانین بڵین یارمەتی دەرێکی زیاترە بۆ ئەم نەخۆشیە بەڕێکی دیاریکراوی کەم زۆر باشە دکتۆر بەکارهێنە هەڵگرتنی گۆشتی سوور لە نێو فرێزەر و مجەمیدە و سەراجەکاندا بۆ ماوەیەکی زۆر ئەو ماوەیە چەندە کە پێویستە گۆشتی سووری تیاڵگیرە ساڵێکە مانگێکە 2 مانگە گۆشتی سوور خۆی لە ڕووی تەندروستی تاکو ساڵێک دەتوانێت هەڵبی بە بەستراوی هەڵدەگیری تاکو ساڵێک لە دوایەوە وردەورە دەسەکا بووی کە باخۆراکەی لە دەسەیات لەبەرە ساڵێک کاتێکی بڵین ستانداردە بۆ گرتنی گۆشت زۆر باشە زۆر جار کێشەیەک هەیە دووبارە بەردان و دووبارە بەستنەوەی گۆشت واتە تۆ ئەم گۆشتە لە فرێزەرا دەلێنی چاوەڕێی هاتنی میوانێکتەکەی شتێک دێتە پێشەوە گۆشتەکە تواوەتەوە و ئاوێکی سووری دەرداوە و پاش ڕێخیتەوە نێو مجەمیدە و فرێزەر شارەزایان دەڵێن ئەمە شتێکی نەشیا و نەگونجا و باش نییە قسەی جەنابەت چیە لەو بارەوە وەڵا بیزەڵدەوت قسەی جەنابەت ڕاستە گۆشت کە بەستی ئەبێ کە خەوت کردەوە بەکاریبێنی دووبارە بیبەستێتەوە ئەمە بەشێکی زۆر لە باخۆراکەی لە دەسەیات وەروەها لەوانەیە کاتێک کە تۆ خاوێکیتەوە بەکتریا گەشە بکات لەسەری تۆ جاری کاڵێگریتەوە بە بەکتریاکەەوە هەڵدەگریتەوە جارێکە خاوێکێتەوە لایەن دووبارە دەست بەکتری گەشە بکاتەوە سەری کاتە لایەن تووشی تاسەمەمەرکە هەر تووشی ئەوەش نەبێت باخۆراکەی لە دەسەیات بەو شێوەیە بەو بەستن و خاوکردنەوە لەبەرەوە هیچ بە هیچ شێوەیەک نابێ گۆشت کە بەستی خاوکرێتەوە دووبارە بیبەستێتەوە بێ بەکسەر بەکار بێت ڕاستە زۆر باشە دکتۆر جۆری ئەو ئاژەڵەی کە ئێمە دەبێتە سەرچاوی گۆشتی سوور بۆ ئێمە بێگومان لە کوردستانە بزن ماڕ مانگا گامێژ زۆر جار حشتری ژێستا هەیە لە هەرێمی کوردستان ئەمانە کۆمەڵێ یان بۆون ئاژەڵە کێویەکان ئەمانەش هەر سەرچاوەکەیان پێیان گوتێ گۆشتی سوور واتە جیایە لە گۆشتی پەلەور و ماسی جۆری ئەم ئاژەڵە جیاوازی هەیە گۆشتی سوور هی بزن بێ هی مەڕ بێ هی مانگا بێ یا هی ئاژەڵێکی تر جیاوازیەکەی تەنها جیاوازێکی کەمیان هەیە مەسەڵەن لە مەسەلەی پرۆتینانە جیاوازێکیان هەبێ بە نسبەتی لە سا 5 بۆ لە ساعتدا لە مەسەلەی چۆریات جیاوازیان هەیە لە مەسەلەی کالۆریا لاانێ جیاوازێکی کەمیان هەبێ بەڵام وەکو پێگاتی سەرەکی هەمووی زۆر نزیکن لەکەوە کامیان زۆر باشترە بۆ مرۆڤ بۆ تەندروستی مرۆڤ ناتوان بڵێم کامیان زۆر باشترارێک و سیفاتێکی خۆی هەمووی تقریبان زۆر نزیکن لێکە لە ڕووی پێکهاتەوە زۆر باشە دکتۆر بەدەر ئەگەر مرۆڤێک ئێستا کۆمەڵی خەڵک پیابوون پێیان ئەڵێن ڕۆکخۆرەکان بە هەموو شێوەیەک منعی خواردنی گۆشتی سوورەکەن ئایا ئەمە هیچ زیانێکی تەندروستیان لێدا یان بۆونە ئەمانە ڕێگایەکی دروستیان گرتوتە بەر کە تەنها ڕوەکخۆرن و وازیان لە هەموو بەرهەمە چەوری و ئاژەڵیەکان هێناوە وەڵێ خۆی مرۆڤ بە سروشت بوونەوەرێکی گۆشتخۆر و جاخۆریشە لەبەرەوە ناتوانێت دەستبەرداری گۆشت بێت یعنی پێکاتێکی سەرەکیە بۆ لەشی مرۆڤ هەندێ پێکاتەیە تەنها تۆ لە گۆشتەوە دەستەکەوێت ناتوانانی وازی لێبێنی لەبەرەوە گەر واز لە گۆشت بێنی تەنها سەر جایی تووشی نەقسی چەند ماوەدێکە بێت مەسەڵەن تووشی نەقسی ڤیتامینە بیت لایەن تووشی نەقسی ئاسن بیت لایەن تووشی نەقسی هەندێک ماوەد بیت کە تەنها لە گۆشتا هەیە لەبەرەوە یعنی نەسیحەت پێکراونیە کە خەڵک بێتن باز لە گۆشت بێنێت تەنها پشت بە ڕۆکی ببەستێت کەواتە ناتوانین بڵین هیچ ڕوەکێک هیچ خۆراکێکی کشت و کاڵیمان نییە کەەوە ببێتە بەدیل و جێگرەوەی گۆشت هیچ خۆراکێک نییە کە لە ساپەنجای پرۆتین بێت بێجگە لە گۆشت ئەم مرۆڤە ڕۆکخۆرانە چه زیانێکی تەندروستیان بەرەکەوێ لایەن تووشی نەقسی هەندێ ڤیتامین بن لایەن تووشی دابەزینی چێژ بن بە هۆی کە پرۆتینێکی باش وەرناگرن وەڕات توێژینە بەردەوامە لەسەر شتانە کە ئایا تووشی چی نەقسی مادیشترە بن کە تەنها لە گۆشتا هەیە یا بە شێوەیەکی زۆر لە گۆشتا هەیە زۆر باشە دکتۆر وەرزشکردن دوای خواردنی گۆشتی سوور وەرزشکردن چه کاریگەریەکی باشی هەیە یان بۆونە هاوسەنگیمان بۆ دروستەکە لەگەڵ ئەو بڕێک گۆشت کە خواردومان بۆی کاریگەریەکی خراپ لەسەر جەستە و تەندروستیمان جێ نەهێڵێ بەڵێ خۆی خواردنی گۆشت پێویستی بە هەزمێکی زیاترەوە هەستکردنێکی تۆزە کاتێکی زیاترەیە لەبەرەوە کە تۆ گۆشتی سوورە خۆیت وا پێویستە بە ماوەی لانی کەم کاتژمێر و نییە بۆ 2 کاتژمێر ئیسراحەتەکەی دوای دەستکەی بە وەرزشکردن بڵێ کە ڕێ بە مەعدەت بی کە گۆشتەکە هەزم کات بۆت
زۆر باشە دکتۆر دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێینەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێک وەردەگرین و پاشتر دێمە وڵاتان. بینەرانی بەڕێز دووبارە سڵاوتان لێبێ لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر دەشتیامین پزیشکی ڤێتەرنەری و دکتۆرا لە بواری مایکرۆبایۆلۆجی درێژە بە تەوەری بەرنامەکەمە دەین خواردنی گۆشتی سوور و کاریگەری لەسەر مرۆڤ ئایا کاریگەری جابی بێ یا سلبی. دکتۆر دووبارە سڵاو ئەو نەخۆشیانە کامانن کە لە گۆشتەوە سەر هەڵەدەن؟ بەڵێ نەخۆشیەکانی گۆشت توانین بکەین بە چەند کاتیگۆریەکەوە بە چەند بەشێکەوە. نەخۆشمان هەیە بەکتریاییە کە لە گۆشتەوە گوازرێتەوە بەکتریا، نەخۆشمان هەیە بەهۆی ژەهری بەکتریاکانەوە گوازرێتەوە، نەخۆشیمان هەیە ڤایرۆسیە، نەخۆشیشمان هەیە مشەخۆرەکانە مەسڵ وەکو کرم و بابەتانە. زۆر بە شێوەیەکی گشتی ئەم چوار جۆرە وەکو نەخۆشیە گوازرێتەوە بۆ مرۆڤ. ئەمە لە ناو گۆشتەکە هەن ئەم چوار نەخۆشیە؟ باڵێ کە ناو گۆشتەکە هەیە. چ زیانێک بە تەندروستی مرۆڤ گەێنە بۆ یەکێ لەو چوار بەکتریایە کرمە ئەمانە ئەگەر یەکێکیان بێکان چ زیانێک نەخۆشیە تووشی مرۆڤەکەن؟ بەڵێ بەس پێشەکی شەر نییە هەمووی لە گۆشت لە هەموو گۆشتە تیا بێت، مەفروزە تیا نەبێت، خۆی بە زۆری تیانە، بەڵام ئەگەر تیا بێت ئەو کاتە بێت هۆی نەخۆشی لە مرۆڤ. دکتۆر لە چ کاتێکەوە لە چ شوێنێکەوە ئەزانین کە ئەم چوار نەخۆشی تیایانە؟ ئەوەی کە پێشەوە سەربڕین دکتۆر سەیریەکە؟ بەڵێ پێش سەبڕین پزیک سەیرەکات یا کارمەند سەیرەکات دڵنیا لەبێت کە تەندروستێکی باشی هەیە کە هەندێک نەخۆشی دیار هەیە نیەتی وەزنی تەواوە زۆر زعیف نییە، چونکە لەوانەیە زۆر زعیف لەوانەیە نەخۆشیێکی خراپی هەبێ، نەخۆشیێکی هەبێت کە بەکەڵکی خواردن نێت. دوایەوە کە پزیشک فاسێکات پشکنێکی تەواوی بۆکە ڕەنگی گۆشتەکە، بۆنەکەی، شێوازەکەی ئایا هیچ شتێکی ناسروشتی پێوەیە، دوای کە لە هەمووی دەرچوو چەند ئۆرگانێکی هەیە فاسێکات کە دەرچوو لەو فاسانە مۆرەکرێت چونکە شیاوە بۆ خواردن. ئێگەر یەکێک لەو چوار نەخۆشی تیابێ شیاوەیان بێت دوورکەوینەوە لەوەش بێگومان دوورەکەوێتەوە. پزیشکی ڤێتەرنەری زۆربەی ئەم نەخۆشیانە فیلتەرەکات، بەڵام هەندێک نەخۆشی هەیە مەسەڵەن لەوانەیەک و بێشی لە مشکلەکانەوە کە لە گۆشتی سەرجادە دەوانەیە هەبێت تۆ نەیزانێ. بۆ نمونە لەوانەیە هەندێک نەخۆشی هەیە وەکو گرانەتا مەسەڵەن لەناو گۆشتەکە هەبێت وەکو حمەی ماڵتا، ئەمە کە نەخۆشی بەکتریاین زۆر جار لەو گۆشتانە هەیە کە فاسی بۆ ناکرێت. زۆر جار نەخۆشیمان هەیە بەهۆی ژەهری بەکتریاکەوەیە کە لەوانەیە بەکتریاکە گەشەیە کاتیە بە شێوەیەکی خراپ هەڵگیراوە، کە من باسمان کرد کە لە شوێنێکی سارد هەڵگیرێت بەوەرداوامی گەرم نەبێتەوە. زۆر جار
لەو شوێنە گەرما کاڵەگیرە ژەهری بەکتریا زیاکاتیا بەکتریاکە گەشەکە ژێرێک دروستەکە ئەو ژێرەکە تۆی خۆی تووشی تەسەمەوی پێی بۆ بەنگلیزی بڵێن فود پۆیزنینگ. هەندێک نەخۆشی درمانەیە ڤایرۆسیە کە خۆشبەختانە لای من نەخۆشی ڤایرۆسی زۆر کەمە بووی منە ئینفلۆنزای توند نەخۆشێک بڵاو بووە مەسەڵەن لە لێرە نەبوو لە کوردستان وەکو ئیبۆلا مەسەڵەن وەکو نەخۆشی تای خوێنبەر بوون کەمانە بۆی هەیە لە گۆشتەوە بگوازرێتەوە بە مرۆڤ ئەمانە هیچی لای ئێمە خۆشبەختانە. بەڵام کە تۆزێک لای ئێمە بەنسبەتێک زیاتر هەیە نەخۆشی کرمەکانە کە ئەویش پزیشکی بەتەنەری زۆربەی جارەکان فلترەکرێ یعنی ئەتوانم بڵێم ناگاتە بەردەم بەکارهێنەر. دکتۆر ئەو پێگاتانەی تری نێو گۆشتی سوور و جگەر و نازانم وەکو دڵ و وەکو سی و ئەمانەش هەمان کاریگەری باش و خراپ لەسەر تەندروستی مرۆڤ بێجێ ئەڵنیان چۆن مرۆڤ سوود لەو پارچانەی تریان بۆ لەو پێگاتانەی تری نێو جەستەی ئەو ئاژەڵە وەربگرێ. بەڵێ ئاسای مرۆڤ ئەگەر بێت گەل ماسوولەکان کەمێ پێڵێن گۆشت خۆی ماسوولکێ لە ئاسڵە ئەتوانێت دڵ و جگەر و گوتیلەش بەکار بێنێت. بەڵام جگەر ڕای جیازی لەسەر جگەر خۆی پێگاتێکی زۆر باشە پڕە لە ڤیتامین لە پرۆتین لە پێگاتی خۆراشی دەوڵەمەند. هەندێک پێیان وایە کە زۆر خواردنی لەوانەیە کاریگەری باشی نەبێت هەندێک کاریگەری خراپەیە بەڵام بە شێوەی گشتی کاریگەری زۆر باشی هەیە. ئاساییە کە هەموو پارچەکانی لەشی ئاژەڵەکە بخورێت. خواردنی سی ئاژەڵ شتێکی باش نیە چونکە سیەکە بەردام تەپتۆزێکی زۆری تیا لەوانەیە نەخۆشی تیابێت لەبەرەوە خواردنی سی شتێکی باش نییە. زۆر باشە دکتۆر ئەو ئاژەڵەی کە مرۆڤ لە ماڵی خۆیان لە گوندی خۆیان بۆ خۆی سەری ئەبڕێ بۆ سەیرانی بێ بۆ خێرکردن بێ بۆ سەدەقە بێ یا بۆ میوانەکانی بێ بەدەر لە گێڕانەوەی بۆ پزیشکی ڤێتەرنەری و دانانی ئەو مۆرە لەسەری یا فەحسکردنی خۆی بە چ ڕێگایەک ئەتوانێت یا هەست پێەکە یا ئەزانێکەوە ئەم گۆشتێکی تەندروستە و ئاژەڵەکەی هەڵگری ئەو جۆر چوار جۆر نەخۆشینە کە جەنابەت ئاماژەت پێکرد. بەڵێ خۆی وا باشترە تەمەنی ئاژەڵەکە کەم بێت بەرخ بێ مەسەلەن یا تەمەنێکی کەمیە بێت لە ماگەوەشتانەیە وەروە وەزنێکی تەواوی هەبێت مەسەلەن کەسەی کە سەرێ بڕێت بۆ خێر یا بۆ سێران بۆ خۆیان وەزنی زعیف نەبێت وەروەها دوای سەبڕین گۆشتەکە هیچ پەڵێکی پێوە نەبێت هیچ برینێکی لەسەر نەبێت هیچ چیسێکی تیان نەبێت لە جگەریا لەسەر گۆشتەکە ئەتوانین بڵێ بەشەی گشتی ئەمە گۆشتێکی شیاو بۆ خواردن بەڵام لە کۆتاییە هەر بێ پزیشکی ڤێتەرنەری پشکنێکی بۆ بکات بەڵام ئەگەر لە شوێنێکا بوو کە نەکرا ئەم نقطانە بیژێتە بەر یعنی ملاحەزەی شتانە بکرێت شتێکی باشە. گۆشت پەیوەندیەکی بە قەڵەبیەوە هەیە گۆشت ئەبێتە هۆی قەڵەوبوونی مرۆڤ یان بوون ئەو مرۆڤەی کە قەڵەوە گۆشت کاریگەریەکی تری لەسەر جێهێڵێ ئایا بوونە قەڵەوتری ئەکا نەخۆشی تری بۆ زیادەکە یاچی؟ بەڵێ هەندێک توێژینی تازە هەیە باز لەوە کاکە خواردنی گۆشتی سوور لەوانەیە یارمەتی دەربێت لە کەمکردنەوەی کێشە. خۆی گۆشتی سوور بە شێوەیەکی زۆر بیخۆی کێشت بەرزە بێتەوە پێ چونکە بەشێکی زۆر لە پرۆتینی تێدایە تۆ پرۆتین دروستەکەیت بەتایبەتی بۆ کەسانی کە وەرزش دەکەن پێویستیان زۆر بە گۆشتی سوور هەیە. بۆ کەسێکە خۆی وەزنێکی زۆری هەبێت خۆی قەڵۆ بێ لەوانەیە زۆر خواردنی گۆشتی سوور بۆ ئەو باش نەبێت چونکە لەوانەیە قابلیەتی قەڵۆبوونی هەبێ و گۆشتەکە خوا پرۆتینە زیادێکی خوا یارمەتی دەربێت لە زیادکردنی وەزنی و کەسەیە. دکتۆر دووگی مەڕ قسەی جەنابەت چیە لەسەری زیانی هەیە سوودی هەیە شێوازی بەکارهێنانی چۆنە؟ دووگی مەڕ تا ماوەیەکی زۆر ئەیان کە شتێکی خراپە چونکە کۆلێسترۆڵێکی زۆری تایە بەڵام هەندێک توێژینی تازە هەیە کە ئەڵێن ئەو چۆریە زۆریتیان نیە وەروەها بەشێکی کەمیش لە ئۆمێگا 3 تێدایە ئۆمێگا 3 کە چۆرێکی زۆر باشە بە مەسەلەی دڵ و خوێنبەرەکان کە یارمەتیان نەرم بێتەوە یا یارمەتی تەندروستی دڵایەت هەندێک توێژینەوە هەیە باز لەوەکەن بەڵام هێشتا بە تاوتێک لای نەبێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی کەم خواردنی زانێکی خراپی نابێت. شێوازی خواردنەکەی چییە لە چۆنی بخورێ و لە چ کاتێکا بخورێ؟ خۆی عادەتەن لەگەڵ گۆشت ئاخورێ وەروەها پێویستە بڕێکی کەمی لێ بخورێت چونکە چەورێکی زۆرە بەشی فات ینی شانێکی پڕچەوریە کاتێکی زۆری بۆ هەزمکردن لەبەرەوە ئەگەر بە شێوەیەکی زۆر بخورێت گەڵ گۆشتەکە لەوانەیە بۆ کەسە هەرسی قورس کا بوو مەسەڵەن کاتێکی زۆری پێ بچێت تاکو ئەو کەسە خواردنەکە هەزمەکات لەوانەیە بێتە هۆی کێشەیەکی مەسەڵەن هەرسی بۆ ئەو کەسە. تواندنەوەی دووگی مەڕ یام ئەو بەزە سپیە خۆشوردبووی کە لە بەشەکانی تری گۆشتا بەدەر لە دووگ هەیە تواندنەوەی دووبارە بەکارهێنانەوەی لە چێشتی ترا لە خواردنی ترا هیچ بۆنە باشە یام زیانی هەیەەوە؟ بەڵێ ئەوە خۆی شتێکی باش نییە چونکە هەموو ڕۆنێک کە گەرمەکرێت کە ئەتوێتەوە
ڕاد کە ڕقەبێت و دووبارە بەکارێتەوە جارێکی کە لەوانەیەوە هەندێک کارێکی کیمیایی ڕووبا ئەو باخۆراژەکەی لەدەست بات دووبارە لەبەرەوە ڕۆن بەگەشەوەی گشتی هەموو ڕۆنێک یا ڕۆنی ئاژەڵی کە گەرم کرایەوە یەک جار گەرمەکرێتەوە بەکارێت بەستی و وەکو چۆنەکو گۆشتەکە عینە شتە شتێکەچێت زۆر باش دکتۆرگیان پێم خۆشە گوێویستی کۆتا قسە و سەرنجی جەنابەت بم لە بەرنامەکەدا کۆتا قسەی جەنابتان چییە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە هیوادارم خۆتان زان ئێستا بەهارە خەڵک گۆشتێکی زۆر بەکارێنێ هیوادارم دڵنیا بن لەو گۆشتێک گەیکردن لە گۆشتی سەرجادە نەبێت گۆشتە بێت کە پزیشکی ڤێتەرنەری فاس پشکنینی کردو و مۆر کراوە وەرا بڕێکی زۆر نەخۆن و کوتم هەموو کەسێک پێویستی بە 100 گرام ڕۆژانە لە گۆشت هەیە لەوانێ بکات دووشیشە مەسەڵەن دووشیش گۆشت لەوە زیاتر بەکارهێنن وەرزش بکەن لە دوای گۆشت خواردن بە دوای چەند کاتژمێرێک وەروە دڵنیان بووی کە گۆشتەکە لە شوێنێکی باشە هەڵگرن لەوانەیە خەڵک ئێستا بەهارە چێتە سەیران تا درەنگەمێنێتەوە لە گۆشتەکە لەبەر گەرما بەجێبێڵە لەوانەیە گۆشتە تێک بچێ تووشی تەسەوم بێ دوای کە کەسە بەکارهێنێ زۆر سپاس بە بەڕێز دکتۆر دەشتیامین پزیشکی ڤێتەرنەری و دکتۆرا لە بواری مایکرۆبایۆلۆژی کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخوازبووی سپاس بۆ جەنابەت و بۆ زانیاری بەسوودەکان بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتو و تەندروست بن خواتان لەگەڵ